تا دێت تەواوی سێکتەرەکان بەهۆی قەیرانی دارایی و بێمنەتی حکومەت سستر دەبن. یەکێک لەو کردانەی لە ئێستادا بێبازاڕی تەنگی بە خاوەنکارەکانی هەڵچنیوە نووسینگەکانی خانوبەرەیە لە هەرێمی کوردستان. هاتوومەتە یەکێک لە نووسینگەکانی خانوبەرە لە شاری سلێمانی. خاوەنکارەکە دەڵێت ساڵانە دەفتەرێکی وەستیان تەواو دەکرد، بەڵام ئێستا بە 2 ساڵیش تەواوی ناکەن و بەشێکیش مامەڵەی پوچ دەردەچێت. وەزعی بازارەکە ئێستا گەڕێتەوە بۆ یەکەم نەبوونی موچە، دووەمیش ئەو ئاڵوگۆڕ ئەو گۆڕانکاریە کە لە دراوە هەیە ئێستا دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی. بە تایبەتی ئەم مانگە زۆر خراپبووە، ئەویش دەگەڕێتەوە بۆی کە 2 مانگە لەسەر یەک موچە نەدراوە و 2-3 مانگ لەمەوە پێش ئەتوانم بڵم لە دوای جەژنی ڕەمەزانەوە تقریبەن جوڵەیەک هەیە لە بازاڕە هەتا دوای جەژنی قوربان. هۆکارەکی نەدانی ئەو 2 موچەیە بوو کە بازار وەستاوە بە تایبەتی ئێستا و ئاڵوگۆڕی دراویش با بڵێن گۆڕانکاری دراو دۆلاری ئەمریکی بۆ دیناری عێراقی لە دوای جەژنی ڕەمەزانەوە توانم بێموچەیی ناجێگیری بازاڕی درا و بێمتمانەی خەڵک بە ئایندە لە گرنگترین هۆکارەکانی سزبوونی مامەڵەی کڕین و فرۆشتنی خانوبەرن لە هەرێمی کوردستان. ئێمە وەکو کۆمپانیای دەریانوڵێک کە لە بواری خانوبەر و ئاقارە تاکارەکەین، بێگومان ماوەیەک پێش ئێستا توانین بڵین بازار لەگەڵ ئێستا فەرقێکی هەبوو. ئەم فەرقەش ئێستا بەبوونی ئەم دۆخە سیاسی و ئابووری عێراقەوە کە هەیە، بازار وەکو جاران نەماوە و توانین بڵین ئێستا بازار تاو خەوبەتەوە. وەڵڵاهی زیاتر ئەوانن کە لە ئەوروپا ئاژین و ئەگەڕێنەوە بۆ ئێرە، زیاتر ئەو برا عەرەبانی کە لە باشووری عێراق دانیشن زیاتر ئەوانن. بازاڕی ئێستا بەعام باوەڕکەی سلێمانی بەکاتە، مەسەرەن لە مانگی 5 و مانگی 6 وەزعی باش بشکر دەخوا بەزیابێ، بەڵام ما باقی ئەم مانگی 7 و 8 و ئەمانە بە تەواوی کپێکی پێوە دیارە. وەڵای هۆکار نازانم، زیاتر هۆکارەکە گەڕێتەوە سەرەوەی کە خەڵکێک هەیە لە بەسەترین دەنگۆیە حەزەرەکات ئەکشێتەوە، یعنی مەسەرەن جاری وا هەیە کابرا بەگڕ و بەدڵێکی خۆشوێتە مەعاملەیەکەوە هەرەنگە لێرە دەرچوو بەسیترین دەنگۆ بڵاو بێتەوە، مەسەرەن ئەوە خان و وای لێ هاو ئەوە با جوازیای کرد وا دابەزی تەسیرەکە لەسەر بازاڕی ئێمە. تاکە جوڵەی کڕین و فرۆشتن و بەکرێدانی خانوبەرە لە ڕێگەی کوردانی تاراوگە و ئاوارە عەرەبەکانەوەیە و زۆرینەی دانیشتوانی هەرێمیش بەهۆی بێموچەی و شڵەژانی بازاڕ و بەهای دراو خۆیان لە بازاڕەکە نادەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.